ستافی چاکە ئەمڕۆ لە دهۆکی ڕەنجینە. دهۆک شارێکی فرەکەلتوری و فرەئاینیە. لە نێوان کوچە و بازاڕەکاندا بە دوای نیگا خەمبار و لێکتۆراوەکاندا دەگەڕین. بە دوای کاک کاروان داووددا دەگەڕین. دەمانەوێت باوش و خەندە بگەڕێنینەوە نێوان ئەو و کاک عیسام. ماوەی چەندین ساڵ کاروان داوود خاوان پەراوگە بوو. لەگەڵ عیسام عەبدوڵڵای هاوڕێیدا وەکو برا پێکەوە کاریان دەکرد و بژێوی ڕۆژانی خۆیان پەیدا دەکرد. کاروان وەکو برا سەیری عیسامی دەکرد، بەڵام عیسام لە تەنیش دوکانی کارواندا دوکانی خۆی دانا. ئیدی ماوەی 2 ساڵە ساردی کەوتۆتە نێوانیان و سڵاویشان لە نێوان یەکتریدا هەڵگرتووە. چاکە خۆی دەخزێنێتە نێوانیان. کاک کاروان سلام علیکم. چۆنیت؟ باشیت؟ ئەحواڵت سەحەتت چۆنە؟ دەرباست؟ ئەمان نزیکەی 180 کیلومتر لە هەولێرە بەلای تۆ هاتوین بە تایبەتی لە مانجی ڕەمەزانایە بە ڕۆژوشی. دڵنیام کەسێکی کە ڕوودە دەرگاکانی خۆی گەورەیە، یعنی دڵنیام زمانە بە ڕۆژوە. چەند گرنگە ئینسان لێبوردن بێ، یعنی با بڵین لێبوردنی تێدا بێت. لێبوردنی تێدا بێت وڵای گرنگی خۆی هەیە، زۆری هەیە. چونکی ئینسان ئەگەر مەسەلەن بسەلمان بێت و بە ڕۆژوو بێتن دەبێت ئەو گەشانە بزانێتن کە لێبوردن شتێکی گرنگە و مهمە و گرنگی خۆی هەیە، بە تایبەت لە مانجی ڕەمەزان. بە تایبەت وانە باش. ئەمە عەبدێکی بەسیط ناتوی بڵێت و ڕەنگە ئەجر و سەوابێک ئێستاکە بەردەستی تۆ بکەوێت. ئەم باش دەزانم ڕەنگە کۆمەڵێک شتە بێ ڕەنگە حەق بە تۆ بێت. باشە؟ بەڵێ. ڕەنگە کەسانێک کە بێ ڕۆژێک لە ڕۆژان لەم دوکانێ لەگەڵ توی ئیشیان کردبێت. بەڵێ. هاوبەشی تۆ بێتن. بەڵام ئێستا دوکانی شتریان دانابێت. ڕەنگە نزیکی خۆت بن. ڕەنگە حەق بە تۆ بێ کە قسە نەکەی. بەڵام دەکرێت لە دڵەوە لە پێناو خۆی گەورەیە لێی خۆش بی بچی باوشیش پێدا بکەی. ئەتوانی؟ وەڵاهی ئەگەر ئەمە خێرێکە. ئەتوانی؟ لە پێناو خۆی گەورە لە دڵەوە. دەزانم حەق بە تووە. و دەشزانم دڵنیام هاتوون بۆ لای تۆ زیاتر تۆ ئینسانێکی تێگەیشتووتری. بەڕێزی بەڕێزی زۆر سپاس. تەنەهای چەند ساڵ وەک برا بوونە بە یەکەوە بوونە؟ وەڵاهی یعنی وەک برا کە بڵێم وەک برا یعنی زۆر کەس هەیە، من خۆم وەک برام داناوە. مەسەن دواتر مەسەن مووقفی نەخۆشمان بەسەر هاتووە، بەس ئەو ئیشەشی ئەو جارە دەکەین بە خاتری ئێوە و بە خاتری خۆ ئینشاءالله شڵە خوا لێ قەبوڵمان بکات و دەست ماشەڵڵا چاوت پڕ لە فرمێزم. بەڕێزی دەستە خۆش بێ لە پێنەمادام لە پێناو خۆی گەورەی ئینشاءالله بازر بە حسابە. ئەمە لاولێرە هاتوین بۆ لای تۆ هاتوین. دەستە خۆش بێ. دەشزانم هەوڵی زۆریان ناوە بەڵام هەر ئاژ نەبوویتەوە. ئەگەر ئەمڕۆ بچین باوشیش پێدا بکەین مەمنونت دەبین. زۆر سپاس خوا ڕزقت بە. فەرموو با بڕۆین. کاک عیسام چۆنیت؟ سەحەتت چۆنە؟ باشیت؟ کاک کاروان هات بۆ لای تۆ لە دڵەوە لێت ببووریە؟ وەک برایەک ببنەوە برای جاران. تەمام درستە. ئەتوان باوش برێکدا بکەن؟ ماچێکی خۆشەویستی بکەن بە یەکتریە. فەرموو. هەست بە چییەکە کاک عیسام کە هات بۆ لای تۆ؟ هەموو دنیا. باش. یعنی گرنگە ئینسان لێبوردە بێ؟ ئێستا کاک کاروان لا گەورەتر بوو کە هات بۆ ئەو هات بۆ لای تۆ؟ هات داوی لێ بوون ئەو گەورەتر بوو لای تۆ مەزنتر بوو؟ طبعا مام برا دێتی. برای یەکن. هەر بە براش دەمێنەوە؟ هەرمینەوە. دەستان خۆش بێ. زۆر سپاس. دەست خۆش بێ، زۆر سپاست دەکەم. یەک یادگاری خۆشتان بەبیر هاتەوە کە چەند ساڵ بێکەوە ئیشتان کردووە؟ یادگاری ناخۆش نایی خۆش مادەم هەردووکتان لێرە. وەڵاهی یادگاری زۆرمان هەبووە، هەر لە قەدیمەوە لەگەڵ یەک یادگاری زۆرمان هەبووە. چی یادگارێکی خۆشەیە لە بیرتان مابێ ئەوە برادر بێتن؟ وەڵاهی کەیفخۆشیێکی زۆرمان لەگەڵێکی هەبوو، هەرنی ینی لە بەیانیان و بە پێکەوە نان خواردن و ئەو شتانە و ینی کەیفخۆشیێکی زۆرمان هەبوو لەگەڵێ. الحەمدولە. ئینشەڵا لەمڕۆ هەوڵ بەنەوەی تر ئەو یادگارە جوانانە بێتەوە. زۆر سپاس. دەستان خۆش بێت. دووبارە زۆر سپاست دەکەم کاک کاروان. ماشەڵڵا دڵێکی گەورەتە. ئێمە سپاست دەکەین کاتی. زۆر سپاس کاک عیسام.